قەڵای زەڵم لە بەشی باشووری کوردستانە دەکەوێتە پارێزگای هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە لە سنووری ناوچەی چیاکانی هەورامانە دەکەوێتە چیای زەڵم لە 17 کیلۆمەتری باکووری خۆرهەڵاتی سنتەری پارێزگای هەڵەبجە و ئەم قەڵایە لە بناری یاخود لە دۆڵی زەڵم لە سەر چیای چیازنجرە چیاکانی هەورامان و زەڵم بنیات نراوە وەکو یەکێک لە شوێنەوارە مێژوویە گرنگەکان لە کوردستانی باشوور لە لیستی شوێنەوارەکان هەژمار دەکرێت. خۆی لە مێژوودا قەڵاکە قەڵای زەڵمە، بەڵام دواتریش لە بەرەوەی لە سەردەمی خان ئەحمەد خان یاردەڵانی کوڕی هەڵۆخان ئەم قەڵای ئاوادانەکاتەوە لەگەڵ دەوڵەتی سەفەوی شۆڕشێک دەکا و دژ دەوەسێتەوە دیسان دێتەوە سنوورەکانی کوردستانی باشووری ئێستا با بڵێن سنووری شارەزووری کۆن لەوێ قەڵای زەڵم ئاوادان دەکاتەوە تۆزێک بیناسازیەکەی فراوانتر دەکا لەم قۆناغەشەوە بە قەڵای خان ئەحمەد خان ناو دەردەکا، بەڵام لە بنەچەدا قەڵاکە ناوی قەڵای زەڵمە و مێژووی دروستکردن و بنیادنانی ئەم قەڵایە گەڕێتەوە بۆ سەردەمی بابا ئەردەڵ یاخود بابا ئەردەڵان کە ئەم دامەزرێنەری میرنشینی ئەردەڵانیەکانە لە ساڵانی 1960 میلادی کە دێتە ناوچەی شارەزوور لەوێ بناغی دەوڵەتی ئەردەڵانی یاخود میرایەتی ئەردەڵانی دادەمەزرێنێ قەڵای زەڵم بنیاد دەنێت. بنیادنانەکەشی بە جۆرێک دەبێت بە پاڵپشت بە گرنگی و هەڵکەوتە جوگرافیاییەکەی قەڵاکەیە، بۆیە لە مێژوودا قەڵای زەڵم مێژوەکەی بە دیاریکراوی و هەروەها بە کاریگەربوونی دەگرێتەوە بۆ سەردەمی میرنشینی ئەردەڵانی و دیاریکراویش بابا ئەردەڵان و دواتر وەکو یەکێک لە ناوەندە دەسەڵاتداریەتەکانی میرایەتی ئەردەڵانی سوودی لێوەردەگرن. دیارە میرنشینی ئەردەڵانی 4 پایتەختی هەبووە بە پێی وەرزەکان و کەشوهەوای ناوچەکە گۆڕانکاری بەسەر شوێنی دانیشتنی دەسەڵاتداریەتەکەیە هاتۆ یاخود بە پێی ئەو قۆناغی کەوا لە شەڕابوون یا لە گرفتی سیاسیا بوون سوودیان لەم قەڵایە وەرگرتووە. قەڵای زەڵم متوانین بڵین پایتەختی زستانەی میرنشینی ئەردەڵانی بووە، بۆیە لەوێ ئاوادانی دەکاتەوە چونکە پاژماوەی کۆمەڵێک ئەشکەوت و گۆڕی تاشراو هەیە، بەڵام شوێنەکەی کەوە هەڵکەوتەکەی زۆر گونجاوە لە ئێستادا دەکەوێتە ناو هاوینەواری ئەحمەداواوە ڕاستەوخۆ لە ناوەندی دەربەندی زەڵمە 1.5 کیلۆمەتر دەکەوێتە باشووری خۆراوای گوندی زەڵم، 1.5 کیلۆمەتر لە باکووری خۆرهەڵاتی گوندی ئەحمەداوادایە. ڕاستەوخۆ دەربەندی زەڵم لە بەشی باکووریەوە سنتەری قەڵاکەیە شۆڕە بێتەوە بۆ ناوەڕاستی دەربەندەکە ڕووباری زەڵم دەبڕێ، شوراکەی و حەسارەکانی بورجەکانیشی دەکەونە بەشی باشووری دەربەندەکە و بە شێوازێکی زۆر سەربازی پێکهاتەکەی توانین بڵێن پێکهاتەی ئەم قەڵایە پێکهاتەی قەڵایەکی سەربازیە. تایبەتمەندیەکانی بیناسازی سەربازی لە قەڵای زەڵما بەدی دەکرێت. یەکەم هەڵکەوتە جوگرافیایەکەی زۆر سەختە، دووهەم دەربەندەکە کۆنتترۆل دەکاسێم ئەو پاژماوە شورا و بیناسازیانەی کە بەرد و قسڵ لە پێکهاتەی بیناسازیەکەیە بەکار هاتووە و دەواازەکانی بە شێوازێکی زۆر سەربازیانە و بەهێز دروستکراون و سوود لە سروشتی ناوچەکە وەرگیراوە بۆ بەهێزکردنی لایانی سەربازی قەڵاکە کە دەبێت ڕووباری زەڵم ببڕی و دیسان بچیتە ناو دەواازەکەەوە جارێکی تریش لە ڕووباری زەڵم بپەڕیتەوە بۆی بتوانانی بگەیتە سنتەری قەڵاکەیان ئەو شوێنەی کە میر دانیشتووە. ئەمە وای کردو ئەم قەڵایە گرنگی و تایبەتمەندیەکی سەربازی بەهێزی هەبێت. لەبەرەوەی هەڵکەوتەی جوگرافیایی ئەم قەڵایە کەوتووەتە ناوەندی هاوینەهەواری ئەحمەداوا زەڵمەوە و ڕۆژانە و وەروەها بەپێی وەرزە گەشتیاریەکان بەتابەت لە پاییز و هاوین و بەهار و بێستە شەوە زستانیش گەشتیارێکی زۆر لە شارەکانی عێراقەوە لە شارەکانی هەرێمی کورسانەوە و بگرە لە دەرەوەی وڵاتیش بەشێک لەو بیانانەمان بینیوە دێن بۆ ناوچەکە بۆ بینینی تافگە جوانەکەی زەڵم بوو و بە دیاریکراویش بەشێک لەو پاژماوە شوێنەواری زۆرانەی قەڵاکە ماونەتەوە دەکەونە ناو هاوینەوارەکەەوە. لەبەرەوەی لە ناو هاوینەوارێکایە ئەکرێ پاڵپشتیەکی زۆر باشتر بێ بۆ هاوینەهەوارەکە بتوانێت لە ڕووی گەشتیاریەوە چۆن تەفریحات و خۆشە ببێتە گەشتێکی زانستیش بۆ گەشتیارانەی دێنە ناوچەکە و قەڵای خان ئەحمەد خان یان زەڵم ببینن.